ئەمە زانكۆی ستراتفۆرمی ئەمریكی ئەمە بیدایەت کە چینە ئەو زانكۆیە گوتیان زانكۆی سەر بە دایکە زانكۆی ستراتفۆرد سەر ئەمریکای هاتینەوە خوێندمان لەوێندەر مانجی 12 ئیمێلێکمان لەوە لە زانكۆی دایک گوتیان ئەو زانكۆیە هیچ لقێکمان لە هەولێر نییە بە هیچ نەوەک بە 3 زمان ئیمێلمان لەبەوە هات مانجی یەک ئەمە سەردانی وەزارەتمان کرد چونێکن جەنابی وەزیر گوتی لێکۆڵنەوە لە بابەتەی دەکەم ئەمەش گوتمان باشە ئەوە 2 مانگونی و 3 مانگ دەبیتن ئەمە هەموو ڕۆژێ دێنە پێش وەزارەتی لە بەوە مشکلەیە بڕیارەکە دەرچووە جێبەجێ ناکەن بڕیارەکە ئەوەیە نەقلمان بکەن بەڕسمی عەقدەکەی هەڵوەشایەوە لە وەزارەتی خوێندنی باڵا عەقدی ئەو زانكۆی هەڵوەشایەوە شقی عەدس کردگا یعنی هیچ بە هیچ شێوەیەک ئامادە نییە هیچمان لێو بکەن ئێستا داوای دەکەین نەقل بکرێن و هەتا لێمان تاخیر نەبووە و ئەو ساڵیشمان لێ نەڕۆیشتێ بە خۆش ساڵێکمان لێ ڕۆی بە مادیەن معنەویان هەم مادی بووینە ئەو ساڵ بە سەرما بە گەرما چوینە زانكۆ چوینە وێندەر هەم مادیماندانەیە هەم معنەوی با تاویلمان بکەن بە ئەو ساڵیشمان لێ نەڕۆ ئەو ساڵەوە سێمەستەرێکمان لێ ڕۆی با نەبتە ساڵێکی کامل